گوازەوە بەشداری بکەن هاوپشتی بکەن نەکرێکای ئێوارتان باش بینەرانی عزیزی پێشەنگ تیڤ خۆشحاڵم بۆ شەمەیەکی تر دێمەوەلاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ. عزیزان بەرنامەکانی ئەمڕۆ 4 حوزەیرانی 2022 پێک هاتووە لە کۆمەڵی بابەتی جیاواز. بەرنامەکانی ڕابردووتریش سەبارەت بە ناڕەزایەتیەکانی کرێکارانی ژینگە پارێز و ئەو هەڵمەتی پشتیوانی کە بۆیان ڕێکست بوو ئاپدەیتی دەکەینەوە و بەدواداچوونی بۆ دەکەین و لەم بارەیەوە ڕاپۆرتێک دەبینین. پاشان سەرنجی پێشەنگ سەبارەت بە دیداری یەکێتی بوو کە لە هەفتەی ڕابردوودا ئەنجامدرا. سەرنجی پێشەنگ لەم بارەیەوە قسەی خۆی دەبێت و لە کۆتایی بەرنامەکانیشماندا سەبارەت بە و گروپی یەکسانی خوازی ژنان و پیاوان کە لە ڕۆژانی ڕابردوودا ڕاگەانەکەیمان بینی لەگەڵ چالاکوانان و دامەزێنەرانی ئەم گروپەدا چاپێکەوتنمان دەبێت. لاگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. عزیزان هەرۆک لە بەرنامەکانی ڕابردوو دیشدا سەبارەت بە ناڕەزایەتی کرێکارانی ژینگە پارێز و بە دیاریکراویش دوای ئەوەی کە 200 لە کرێکاران و شۆفێران و چاودێرانی دەڤەری پشدەر و بتوێن ڕاپەڕین لەسەر کارەکانیان دەرکران بەهۆی ناڕەزایەتیەکانەوە هەڵمەتێکی پشتیوانی لەم بارەیەوە بەڕێکرا. ڕێپۆرتێکمان بۆ ئامادە کردوون فەرموون بینەری بن. گوازەوە بەشداری بکەن هاوپشتی بکەن لە کرێکارانی ژینگە پارێز. کرێکارانی ژینگە پارێز تەنیا نین. دواکەوتنی موچەکانیان هۆکارێک بوو کە چەند جار کرێکارانی ژینگە پارێز ناڕەزایەتی دەربڕن و بێنە سەر شەقامەکان و خۆپشاندان و مانگرتن ئەنجام بدەن. بەڵام لە ماوەی ڕابردوودا گرفتێکی تر یەخەی کرێکارانی ژینگە پارێزی گرتەوە لە دەڤەری ڕاپەڕین. ئەویش لەسەر کاردەرکردنی نزیکەی 200 کرێکار بوو لە بوارە جیاوازەکاندا. واتە بەجیا لە کرێکارانی ژینگە پارێز بۆ نمونە شوفێران و چاودێرانیشی دەگرتەوە. لەم بارەوە بە دەستپێشخەری هەڵسوراوانێکی کرێکاری و بە تایبەتی بڵاوکراوەی دەنگی کرێکار هەڵمەتێک بۆ پشتیوانی لە کرێکارانی ژینگە پارێز ڕاگەیاندرا. بەجیا لە چەندین کاری ڕاگەیاندن هەڵمەتێکی واژوو کۆکردنەوە بۆ پشتیوانی لە کرێکاران لەسەر کاروەلانرا و دەستی پێکرد.
هەرزوو هەڵمەتەکە تۆڕە کۆمەڵایەتەکانی تەنیەوە و بە فراوانی واژوو پشتیوانی بۆ کرێکارانی دەرکرا و دەردەبڕا. هەروەها ستافی دەنگی کرێکار لە حاجیاوە، ڕانیە، سلێمانی و چەند ناوچەی تر بانگەوازی ڕێبوارانی شوێنە گشتەکانی کرد بۆ واژوو پشتیوانیکردن لە کرێکاران. شایانی باسە سەدان کەس لەم هەڵمەتەدا واژویان کرد و لە پشتی کرێکاران ڕاوەستان. لەم بارەوە چالاکەوانانی هەڵمەتەکە دەڵێن. بەڵێ ئەمڕۆ ئێمە لە نزیک باقی گشتی ئەم کەبینەمان بەڕێخستۆ بۆ پشتگیری کرێکارانی ژینگە پارێزی منتیقەی پشدەر و ڕانی ئەوانە کە لەم ماوانە جگە لەوەی کە کرێکایان بڕیوە بێموچیان کردوون. ئێمە ئەم کەمپینان بۆ بەڕێخستۆ کە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کە ئەوان بەدەست بن و چاودێر بن بەسەر ئەم کرێکارانەوە کە لە کوردستانە خاشوڵک پاکەنەوەوانە. ئێمە دەمانەوێت بۆ ئیمزایەکە لە خەڵکی وەرەگرین بێتە فشارێک لەسەر ئەو وەزارەتی کار کە هەوڵێک باین لەجێر فشاری ئەم ئیمزا کرێکارانی ژینگە پارێز گەڕێتەوە بۆ سەرکارەکانی خۆیان و سفرەکان ڕەونەق ببینێ و بێ سفرە نەبن. کۆکردنەوەی ئیمزا بۆ ئەو کرێکارانی کە دەرکراون لە سەرکار کارێکی زەرورە. پێویستە کۆمەلگا ئاگا کرێتەوە بۆ ئەوەی کە تێبگا کە چەندین خێزان لەم کۆمەلگایە کە بێکار کراون. ئەم ئینسانانە بژێوی ژیانیان هەیە بەڵام دەسەڵاتی سیاسی لە کوردستانە ئەمانی بێکار کردووە. بۆی ئێمە بتوانین ئەو کرێکاران گەڕینەوە سەرکاری خوان و ژیانی ڕۆژایی نۆرماڵی خۆیان بەدەست بێنەوە. هاتوین ئەم ئیمزانە کۆکەین، ئەم واژۆیانە کۆکەینەوە بەوەی کە لانی کەم کۆمەلگای لێ ئاگادارکەینەوە کە چەندی کرێکاریکە بێکارەکرێن لە ڕوو ئەگەر بێبێدەنگی بۆستی. بەڵام ئەگەر ڕۆژە لە ڕۆژان ئەگەهات و دەسەڵاتی سیاسی جواب بەمەی نەداوە پێویستە کرێکاران لە کوردستان ڕێگای مەدەنی تر بگرن. ڕێگاکە وەیە کە لانی کە ئەبێ خوان ڕێکخراوکەن جا لە هەج مەیدانێکایە. ئەگە خوان ڕێکخراو نەکەن بە دنیایەوە لەمە کاری ناڕەواتر بە ئاسەپێنن بەسەر کرێکار و زەحمەت چێژە. شایانی باسە هەڵمەتی پشتیوانی لە خەباتی کرێکارانی ژینگە پارێز و بە تایبەتی ئەو کرێکارانەی لەسەر کار دەرکراون بەردەوامە و کرێکارانی ژینگە پارێز بە تەنها جێ نەهێڵراون. سەرنجی پێشنگ سەبارەت بە دیداری یەکێتی. پرۆژێکی چەند ڕۆژەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەشێکی بەرچاو لە سەران و کادیرانی لە ئیڤێنتێکدا کۆبوونەوە لە ژێر ناونیشانی دیداری یەکێتی با پرۆژێکی ناوخۆی حزب دەناسێنرێت. سەبارەت بە ئامانجی ئەم دیدارە و هەندێک لایەنی و قسە و باسێک کە تێیداکراوە چەند لێدوانێکمان لە خەسرەوسایە سەرۆکی مەکتەبی سیاسی حزبی کۆمۆنیستی کرێکاری کوردستان وەرگرت. سەرەتا سەبارەت بە پێناسەی دیداری یەکێتی کە لە کوردستانی نوێ زمان حاڵی حزبی ناوبراودا بە سەر لە نوێ داڕشتنەوەی دید و سیاست و وەڵامی نوێی یەکێتیانە بۆ پرس و کێشە نوێیەکان پێناسە کراوە. خەسرەوسایە دەڵێت بەکردەوە ئەم دیدارە بە دوای کۆنگری ئاخری یەکێتی نیشتیمانیە دێ وەکو تەواوکەرێک کە تەنها توانی سیستەمی سەرۆکایەتی هەڵبژێرێ و دەسەڵاتەکان لە نێوان دوو سەرۆک لە هۆری شێخجەنگی و پاڤێڵ تاڵەبانیا دابەشکات. بەڵام ئیتر بەرامبەر بۆ هەموو پرسیارە ناوخۆییانەی کە ڕوبەڕووی یەکێتی بۆتەوە بۆ هەموو گرفت و کێشانەی کە لە کۆمەلگاوە بەرامبەر بە
بەم حیزبە کراوە بێ وەڵام مایەوە. ئێستا گەر دیقەت بین لەو کەسانەی کە لە دیدارەکە قسەیان کرد هەموو ئاماژە بە استراتیژی تازە و سیاسەتی تازە لە سەر کۆمەڵێ مەیدان لەوانە مەسلەی غازوونەوت پەیوەندی لەگەڵ یەکێتی، پەیوەندی لەگەڵ هەرێم، لەگەڵ ئەحزاب شیعیەکان، لەگەڵ ئەحزابی تری ناوخۆی کوردستان لە دەوڵەتانی ناوچەکە ئەمریکا و فەڕەنسا و ئەم وڵاتانی کە ئێران کە ڕۆڵیان هەیە لە ئەوزای عێراق و کوردستانە. ئەو کۆنگرێ بە فەشەل کەوتووە بە لاخستنی لاهوورجەنگی و تەسبیتکردنی هەموو دەسەڵاتەکان لە دەست بنەماڵەی تاالبانی و پاڤێڵا چڕ کردەوە و بە دەورانێک لە قەیرانی ناوخۆیە تێپەڕی. بەڵام وەختێکە لە ئەم دیدارە بینە ناو یەکێتی نیشتیمانی خۆیە وەکو حیزبێکی حاکم کە تێکەڵە لەگەڵ سیستەمێکی دەسەڵاتدارێتیە، ڕاستەوخۆ ڕوبەڕووی قەیرانێکی قوڵی سیاسی و اقتصادی بووە. دوای 30 ساڵ لەم دەسەڵاتە کە لەسەر تۆڕی کۆمپانیاکان و قۆرەخکاری و گەندەڵی و هاوکات خاوەنددارێتی بۆ کۆمەڵێ دام و دەستگای ترۆر و سەرکوتگەر بەرەوڕوە، ئەمە پێمانەڵێ کە هیچ وەڵامێکی پێ نییە بۆ مەسەلە اقتصادی و سیاسەکانی کوردستان و هیچ وەڵامێکی بەداخوازەکانی خەڵک نییە. ئەم سیستەمە کە 30 ساڵە لە کوردستان کەوتۆتە بەرامبەر بە ناڕەزایەتی خەڵکەوە. ئەگەر سەرنج بین لەم چەند ساڵانەی دواییە زۆرتی ناڕەزایەتی لە ناوچەی ژێردەسەڵاتی چێتیا بووە. خەڵک بڕیاریان ناوەم دەسەڵاتە لابچێ بڕوخێ هەڵوەشێتەوە. خەڵک بۆ وشارێ گەیشتون کە ئەم جۆرە لە حکومڕانی سیستەمی دەسەڵاتدارەتی ناتوانێت لە خواست و داوا و ژیانی کۆمەلگایەکی مەدەنی خۆشگوزەراندا کە خەڵک چاوەڕووی لێەکە ڕاوەستێ. بۆیە بە بڕای من ئەمە نیشانەدا کە ئەم دیدارە بۆ ئەوەیە کە ئەم حیزبە لەم قەیرانە قوڵەی ناوخۆیە و لەو قەیرانی کە کەوتۆتە بەرامبەر بدەسەڵاتەوە وەڵامی پێباتەوە. بە بڕای من ئەمە نوێبوونەوە نییە، بەڵکو بە معنایەوەیە کە یەکێتی ئەوەیە ئەم جارە لە ڕێگای ئەم جۆرە پرۆژانەوە کە هەم ریزەکانی خۆی ڕازیکە و هەم بە کۆمەلگا خۆشخەیاڵکە کە لەوەیەوە یەکێتی ئەوێ لە پاڵ خەڵکە ڕاوەستێ. نابێ ئەوشمان لە بیرچێسا ئەم حیزبە لە سەروبەندی هەڵبژاردنایە مەسەلەی کۆکردنەوەی دەنگەکان و ئەوەی کە یەکێتی ئەم جارە نەچێتەوە مۆقعی کە گۆڕان سەری هەڵدا و کورسەکانی لە دەستبا ناچارە بەم شێوە پرۆژێ بێ. لەمەش زیاترگەر ئاماژە بە خاڵێکی تر بین ئەوژەوەیە کە ئەگەر ئەم دیدارە بەرین نێو فەزای سیاسی ئێستای کوردستان لەو گێژا و ئاڵۆزەی کە لە عێراق و ناوچەکە و جیهانە هەیە کە مەسلەی جێگا و ڕێگای ئەحزابەکان ئەو هێزانەی کە پێشووتر قودرەتیان بوو ئێستا لە دوای هەڵوەشانەوە و تەواوبوونی پرۆژەی ئەحزابی تەقسیمی قودرەت لەلایەن بە شوێنەی ئەحزابەکان دابشکردنی دەساڵ بەسەر ئەم ئەحزابانە ئەمە تەواو بووە. یەکێتی زۆر باشەوە گەیشتووە کە جێگا و پێگەی هەم لە ڕوانگەی خەڵکی کارگەر و زەحمەتکێش هەم لەلایەن باڵەکانی بورژوازی ئەحزابەکانی ناوخۆی کوردستان و هەم لە ڕابطە بە عێراقەوە کەوتۆتە غەرغەرەوە و بە ئەگەری زۆر بە جۆرێک لە جۆرەکان دەبێت پەرڕووباڵی بکرێت ئەو جێگایی جارانی نەماوە چونکە هاوکێشەی هێزەکان ئاڵوگۆڕی بەسەر هاتووە. تر ئەحزابەکانی پێشوو لەوانەیە چێتی نیشتیمانی ناتوانێت وەک خۆی بمێنێتەوە. بۆیە ئەم دیداری بۆ ئەوەیە کە هەوڵێک بێ بۆەوەی کە بتوانێت خۆی بساتشێنێ و خۆی بگونجێنێ و ئەو ئیماجە لە خۆی باکە یەکێتی ئەتوانێت ڕاوەستێ و بەرامبەر بە نارەکانی بەتایبەتی پارتی بە تایبەتی ئەو ئەحزابانەی کە لە دەرەوەی سیاست و پەیوەندی یەکێتی نیشتیمانیان یعنی چۆنەوەی خۆی هەڵخا بۆ دەورەیەکی تازە. بۆیە بە بڕای من ئەم دیدارە نەنوێبوونەوەیە و نە ئەتوانێ هیچ ئاڵوگۆڕێکی بەسەر بە تایبەتی خەڵکی کوردستان حکمی خۆیان بەسەرم حیزبە و سیستەم و دەسەڵاتێکایاوە کە بۆ شیارێک گەیشتون کە ئیتر ژیانکردن لە دوای 30 ساڵ کە تەمەنی بەقەدەر حکوومەتی بەعسە ناتوانێت جوابگەرەوەی نیاز و خواست و ئومێد و ئارەزوەکانی خەڵک بێ. ئەمە هەوڵ و پەلەقاژەیەکی سەرکردایەتی ئەم حیزبەیە کە بتوانێت خۆی ڕاگرێت.
لەم دیدارەی یەکێتیدا پاڤێڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی چەند قسەیەکی کرد سەبارەت بە جوڵانەوەی ناسیۆنالیستی بە تایبەتی لە پارچەکانی تری کوردستان. نەوت و غاز پەیوەندی لەگەڵ پارتی و ئەحزابێک کە خۆیان ناوناوە ئۆپۆزیسیۆن و لایەنەکانی تری عێراق دەخاڵەتی تورکیا و ئێران ئاماژە بەچی ئەکەن. لەسەر هیچ یەک لەمانە قسەیەک لەو دیدارە نەکرا و هیچ وەڵامێکی ڕۆشن نەبوو جگە لە پروپاگەندەکردن بۆ حیزبەکە خۆی و بۆ سەران و بۆ بنەماڵەی تاڵەبانی. بۆیە بە بڕای من بەبێ وەڵامدانەوەی ئەم مەسەلانە لەو دیدارەیە پێمانڵێ کە ئەو دیدارە نەیتوانی جواب بە هیچ شتێک باتەوە و یەکێتی لە نێو ئەو قەیرانە خنکێنەرەی کە تێی کەوتووە ڕاگرێ و ئەمە تەنها بۆ ڕازیکردنی بەعزێک لە ئەندامان و کادران و ئەوەی کە خۆیان لەن کادرە دێرینەکانیان شتێکی تر نییە. هەر بە دوای ئەو دیدارە ئەمە دەبین ناڕزایەتی خەڵک لە شارەکانی کوردستان نەوەستاوە بە تایبەتی ناوچەی سەوز و داخوازیان هەیە و حتا پشێوی و ناکامیەکانی کە لە ناوچەی ژێردەسەڵاتی کێتەیە هەیە بە ڕۆشنی پێمانەڵێ کە ئەم سیستەمی کۆمپانیا و دەستگای سەرکوردگەریە ئیتر قابلیەتی ئیداری کۆمەلگایان لە دەستداوە و ناتوانێت لەسەر مەسەلەی کێشەکانی ژنان لەسەر تاوان لەسەر موچە لەسەر خزمەتگوزاری لەسەر ئەو باج و خراجەی لەسەر خەڵک هیچ یەک لەمانە وەڵامی پێنیەوە بڕیار نییە یەکێتی ژنوێ بوونەوەکەی لەسەر ئەمە ساسە بکە. بۆیە بە بڕای من ئایندەیەکی ناڕۆشن و مەسیری ئەم حیزبە لە بەردەم تونێلێکایە کە بەتایبەتی ئەگەر ئەم وشیاری خەڵک بە ڕاپەڕینێ بگا و سەرنجام دەسەڵاتی مەسیری خۆی لەگەڵم دەسەڵاتە یەکلا کاتەوە. لە پاڵ نوێبوونەوە خاڵێکی تری سەرەکی کە قسەکەرانی دیداری یەکێتی تێیدا هاوڕابوون و زۆر جەختیان لەسەر دەکردەوە گەڕانەوەی یەکێتی بوو بۆ یەکێتی سەردەمی مام. خسرەوسایە لەم بارەیەوە دەڵێت پرسیارەکە لێرە ئەوەیە ئەو حیزبەی کە جا تاڵەبانی بە ناویەتی نیشتیمانی دروستی کرد و بەدەسەڵات گەیشت لە ژێرسایی جەنگی ئەمریکا لە دژی عێراق خۆی بەرنامەکەی شتێکی زیاتر نەبووە لەوەی کە ئێستا هەم یەکێتی نیشتیمانی و حزابەکانی تر ئەو چوارچۆیان قبول کردووە. ئەوەی کە جا تاڵەبانی ئەم یەکێتی ناسان ئەوە بوو کە لە دەستێکەڵکە لەسەر حسابی مەسلەی ژنان و ماف و ئازادیەکانیان لەگەڵ کۆنەپەرسی ئیسلامیە ئەوەی کە ڕابطە لەگەڵ دەوڵەتانی کۆنەپەرستی ناوچەکە ئێران تورکیا و بە پشتیوانی ئەمریکا بتوانێت ئیدارەی ئەو کۆمەلگایە بکە ئەوەی کە 30 ساڵ ئەو تەجروبەیە ئەگەر بڵین 15 ساڵیش بێ 20 ساڵیش بێ لەژێر سایی دەسەڵاتی خودی جا تاڵەبانیە کوشتار و ئاوارەی و گێژاوی سیاسی و نەبوونی خزمەتگوزاری شەپۆلی یاوە ئەوەی کە ئەلگۆیی کە ئەم دیدارە کردوێتی بە نمونە و چۆنەڵێ ئاسۆ و خۆرێک لە بەردەم خۆی داناوە کە گوایە جا تاڵەبانی کردوێتی هەر ئەو سەرکوتگەریە بۆ کە کۆمونیستەکانی بەر هەڕەشەت لێدان کرد کە ژن کوشتن بوو بە مۆد کە ڕوولێنانی گەنجان بۆ دەرەوەی وڵات کە کەمترین ماف و ئازادیە سەرەتاییەکانی خەڵک خانەی یاسایەکەوە کە کۆمەلگا ئیدارە بکە. هاوکاتیش لەباری اقتصادیەوە ئەو نمونەی کە جا تاڵەبانی لەسەری ڕاوەستا و داهێنا هەر ئەو اقتصادی بازار و کۆمپانیایانەیە کە ئەو گەندەڵێ ئێستا بە ئەوجی خۆی گەیشتووە لێکەوتەوە. بۆیە بە بڕای من تەنانەت گەڕانەوە یەکێتی کە ممکن نییە بتوانێت هەتا بۆ سەردەمی مام جەلالیش بگەڕێتەوە بەڵام هەتا ئەگەر گەڕاشەوە لە ئەگەری گەڕانەوەشدا شتێکی زیاتر پێشکەش ناکە لەوەی کە ئێستا پێی گەیشتووە. ئەم نظام و سیستەمە حیزبی میلیشیایی سەرکوت و کۆنەپەرستی کە ئێستا یەکێتی نوێنەرایەتیەکە بە بڕایمە لە درێژەی هەر ئەو تەجروبەیە و ئەو نمونەیە کە خودی جا تاڵەبانی پایەکانی دامەزران و ژیانی ملیۆن ینی خەڵکی کوردستانی پێ لە قاودا و ئێستا کەوتۆتە قەیرانی خۆیەوە. من پێم وایە جگە لەوەش پێشکەوتنی کۆمەلگای شاری کوردستان مەدەنیەت ئێعترازات ئازادی خوازی ژندۆستی ئاژەڵدۆستی تەبیعەت دۆستی کە ڕۆژ بە ڕۆژ دەبێتە هوشیاری بەشی پێشڕەوی کۆمەلگا بە بڕای من هەرگیز ناتوانێت ئەم جۆرە دیدارانە ئەم تەناقوزەی نێوان هوشیاری و ناڕزایەتی خەباتی چینی کارگەر و زەحمەت چێژە دژی ئەم دەسەڵاتە چارەسەرکە و ناوی لێبنێ نوێبوونەوە. ئەگەر باز لە نوێبوونەوەیە ئەم دیدارە
تەنها بۆ خۆشخەیاڵکردن و بڵاوکردنەوەی خۆشخەیاڵیە لە نێو ڕیزەکانی خەڵکا کە پێم وایە کوول بووە و خەڵک لەم فیکێ تێگەیشتووە و تەنها هەتا ریزەکانی خۆشیان قانع ناکە. من پێم وایە وەزیفەی ئەم دیدارە ئەوەیە و پێم وانە یەکێتی جایتر بتوانێت لە هاوکێشەی سیاسی ئەوەی کە دۆخی ئێستای عێراق و کوردستان ئەوەی کە خەباتی چیناتی لە کوردستان پەیوەندی ئەحزابەکانی بەر و قەڵەشت و دابڕان بردووە ناتوانێت جێگایکی تازەی دڵخوازی خۆی بگرێەوە تا بێ قەیرانەکانی قوڵە بێ. من دڵنیام ئەبێ چاوەڕوانی لێکەوتی ئەم قەیرانە و تونبوونەوەی ناکۆچێ دەرونەکانی خۆیان بن. مەڵی بینەرانی عزیز بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان. پرۆژانی ڕابردوودا گروپی ژنان و پیاوانی یەکسانی خواست ڕاگەاندنی دەست بەکاربوونی خۆی ڕاگەاند. ئەوەی کە بزانین کێن پێکێنەرانی ئەم گروپە چی ئامانجێکیان هەیە و لە پێناو چی مەبەستێکدا پێک هاتووە. گفتوگویەکمان دەبێت لەگەڵ بەشێک لە دامەزرێنەران و هەڵسوڕاوانی ئەم گروپە هەریەک لە سەوسان سەلیم و لەگەڵ گەشا و ڕەحیم. ئێوارەتان باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێتاندای. ئێوارە باش، سپاس بۆ ئێوەش. ئەگەر لە گەشا و ڕەحیم لەگەڵ ئێوە سەرەتا دەست پێ بکەم کە کێن دامەزرێنەرانی ئەم گروپی یەکسانی خوازی ژنان و پیاوان یەکسانی خواست. بەڵێ سەرەتا زۆر سپاس بۆ ئێوە بۆ ئەم دەرفەتێکە بۆ ئێمەتان ڕەخسان. ئێمە تەبەن گروپی ژنان و پیاوانی یەکسانی خواست، ئێمە وەکو کۆمەڵێک لە ئینسانی یەکسانی خواست، کۆمەڵ لە ئینسانی سۆسیالیست، کۆمەڵێک لە ئینسان کە ئەتوانم بڵێم کە تەجروبەیەکمان لە کۆمەلگای کوردستانە هەیە و ئەتوانم بڵێم لە ساڵی 90ەکانەوە ئێمە ئەم چەند کەسێک کە دەستمان کردو بە دروستکردنی یاخود بە پێژێنانی ئەم گروپی ژنان و پیاوانی یەکسانی خواست. لە پێم وایە لە 29 مانگی 6 ڕاگەیاندنەکەمان ڕاگەیان کە لەم ڕاگەیاندنەیە ڕاستەکەی زۆر بە ڕۆشنی زۆر بە وازەحی ئەرک و مەهامەکانی ئەم گروپەی دەستنیشان کردووە. دیارە ئێمە کەسانێکین ئەوکو پێموچیت ئێمە کەسانێکین کە لە کۆمەلگای کوردستانەوە دیارە لەوێ بووین، خۆمان لەوێ ژیان، تەجروبێکی زۆرمان باشمان هەیە لەگەڵ وەزعەتی کوردستانی ئەوەیە. ئەم کۆمەڵە ئینسانی کە ئێمە هاتین دەستمان کرد بە دروستکردنی ئەم گروپی ژنان و پیاوان یەکسانی خواست. دیارەوە کوتم ئێمە لە کاتێکا فعلەن لە کاتێکە کە ئەم گروپمان دروست کرد کە ئەتوانم بڵێم ئێستا وەزعەتی ژنانی کوردستان زۆر لە ساڵانی پێشووە تا بڵێ خراپتر و خراپتر ئەبێت. مثلا ڕۆژانە ئەگەر ڕۆژانە خۆمان شاهدی ئەوەن کە لە میدیاکانەوە لە هەموو جێگەیەکەوە ئەبێرین ژنێک کوژرێ، ژنێک سەر بڕاوە، ژنێک نازانم بە هەر حاڵ بەشێک لە جەستەی لێکراوەتەوە، ژنێک سووتێنراوە، نازانم 4 ژنێکە خۆیان خنکانوە. بە هەر حاڵ زۆر لەو زەخت و زۆر و فشار و سوکایەتیانێک کە بژنێکە لە گۆمەلگای کوردستانە مەسەن لە هەر لە مینبەری مزگەوتەکانەوە بۆ نمونە لە کەناڵە ڕسمیەکانی دەوڵەتەوە کە ئەمانە هاتوون ڕێگەیان ناوە بەوانەی کە سوکایەتی بەژن ئەکەن. ئێمە هاتوین لە ناو قوڵایی ئەم ئاعتراض و ناڕەزایەتی لە ناو قوڵایی ئەم زەبر و زەنگەوە هاتوین ئێمە گروپێکمان دروست کردو کە ئەمانوێ فعلەن گروپێک بین کە دیفاع یاخود بڵێم حەق و مافەکانی ژنانی کوردستان یاخود ژنان لە هەر شوێنێک ژنان هەبێ بچین بە دوای حەق و مافەکانی ژنانە. ئەگەر بۆ نمونە ئەگەر بیر لە ساڵانی ڕابردوو بکەینەوە کە لە کوردستانە بەداخەوە ئەگوتم ڕۆژ بە ڕۆژ ینی هیچ شتێک نییە، هیچ یاسایەک، هیچ قانونێک، هیچ جێگەیەک نییە کە لەو کوردستانەیە کە بۆ یەک زەڕە
مافەکانی ژنانی بەرقەرار کردبێ کە دیارە ئێمە ئەم گروپەمان کە دروست کردووە ئەگەر بەڕاستی بڵ ئێمە ئەمانەوێت هەدەفێکی سۆسیالیستیمان هەیە ئێمە لەم دروستکردنی ئەم گروپەیە ئێمە ئەتوانم بڵێم خۆمان زۆر جیانکەن لە گروپەکانی تر گروپەکانی ژنانی تر ئێمە کەسانی سۆسیالیستین کەسانی یەکسانی خوازین هەر خودی ناوکەشی ئەوەیە کە ئێمە ئەمانەیە ڕاستەکە ئەم گروپە بە هاوشانی پیاوان بە دەستناودەستی پیاوان بە هەم ئاهەنگی بە ڕیزی شۆڕشگرانی خۆمانە بینە مەدان کە من پێم وایە ڕێی ئێمە هەمومان وایە کە بەبێ یەکسانی ژن و پیا و بەبێ کارکردنی پێکەوە ئەم دوو ڕەگەزە پێکەوە ئیمکانی نییە کە سوکایەتی و ئیهانە و سوکایەتی ڕۆژانە یاخۆ بڵێم چەند ساڵ هەیە لە کوردستانە ئەکرێت لە شانی ژنان سوک بکات بۆیە ئێمە ڕاستەکەی وکوتم لە ناو قۆڵای ئەو زەبرزەنگەوە هاتوین کە ئێستا لەسەر ژنانەکەم ئەم گروپمان دروست کردووە ئەم گروپە ڕاستەکەی ئێمە کە ئێستا ئەتوانە بڵێنگەڵ ژمارەمان ڕاستەکەی کەمە ژمارەمان زۆر نییە بەڵام ئومێدەوارم کە هەچ کەسێک و کەسانی کە ئەو کەسانی کە دیفاع لە مافەکانی ژنان ئەو کەسانی کە چوزانم بۆ یەک لە دڵیان بۆ یەکسانی ژن و پیا و لێ ئەو کەسانی کە ئیتر ئەیان نایەنەوەی کە سوکایەتی بەژنان بکرێت کەسانی کە ئیتر ئەیانەوێت کەمێک ئازادی بۆ کوردستان بۆ خەڵکی کوردستان بۆ ژنا و پیان بگەڕێتەوە ئێمە پێمان خۆشە کە بن پێویستن بە گروپی ژنان و پیاوان یەکسانی خوازەوە هیچ شتێک حدودی نییە لا ئێمە بۆ هاتنە ناو ئەم گروپەوە ڕەگەز بە هیچ شێوەیەک ڕەگەز ئێمە هیچ ڕەگەزێکی ڕەگەزی نەبوو بەهۆی ئەوەی کە ڕێگە لە هیچ کەسێک بگرین نە ڕەگەز ناسیۆنال نازم کەسی کە سەر بە هەر حاڵ هیچ شتێک ڕێگر نێ بۆ کەسانێکە بێتە ناو ئەم گروپە و کاری تیا بکەن بە بێچوان زۆرمان پێ خۆش ئێمە ئەمانە لە کۆمەلگایەوە کارە بکەین ئەمانەیەت کۆمەلگای کوردستان ژنانی کوردستان کەمێک لە ئازارەکان کەم بکەینەوە کەمێک بتوان لەو زەبر و زەنگ و کوشتن و بڕنی کە ئێستا لە سەریان هەیە ئەگەر بمان بکرێت بتوانین کەمێک لە ئازارەکانی ژنان کەم بکەینەوە زۆر سپاس بۆ ڕوونکردنەوە بەڵام ئەگەر ئەوە دروستکەمەوە دیارە بەرواری ڕاگەاندنی گروپەکە 29 سەوسن سەلیم بێمە لای ئێوە ئامانجی ئەم پێکێنانی ئەم گروپە چییە ئەگەر چی لە بەشە قسەکانی گەشاوشدا هاو بەڵام مەبەست لە پێکێنانی ئەم گروپە لە ئێستادا بۆچی دەگەڕێتەوە بڵێ سەرەتا دەستخۆش بۆم چاوپێکەوتنە و من زۆر خۆشحاڵم کامڕۆ لێرە کۆبووینەتەوانێ و باس لە دەستپێکردنی گروپی ژنانی یەکسانخوا ژنان و پیاوان یەکسانخوازەکەین هەروەک هاوڕێم گەشا و ئیشاری پێیا کە ئەم گروپە لە مەجموعەی هەڵسوڕا و پێکەکەمان ئێمە سابقەمان هەیە یعنی کارێک نییە ئەمڕۆ کۆی کردبینەوە ئێمە زۆر دەمێکە لە ڕێکخراوی ژنانی شۆڕژگێڕەوە بۆ ڕێکخراوی سەربەخۆی ئافرەتان بۆ کاری کەمپینی و ئەو کارانی کە لە دەرەوە کوردمانە پێشینەیەکمان هەیە و ئەمڕۆژ ئەمانە ئەو ستەم کێشەی کە بەسەر ژنانەوەیە هەمیشە هەر بەردەوام ئیدامەی هەیە و بگرێتوانم بڵێم خراپتریشە بۆیە ئێمە وەک ئەوەی کە هەمیشە خۆمان بە بەشێک لەو بزوتنەوە و هەڵسوڕانە بینیوەتەوانە بە پێویستمان زانی کە ئیعلانی ئەم گروپە بکەین و ئەم گروپە گروپی هەڵسوڕاوانە بە دەرەجەی یەکەم هەر کەسێک کە ئەتوانێت لەم مەیدانەیە ئەتوانێت کاری جدی بکە ئەتوانێت پەیوەست بێ هەر کەسێک و گەشاوتی دڵی بۆ ئازادی و یەکسانی و بەرابەری لێدا ئەتوانێت بەشێک بێ لەم گروپە بەشی بۆ جوابدانەوە بە پرسیارەکەی تۆ ئامانجی ئەم گروپە من ئەتوانم لە دوو ئاستا باسی ئامانجی ئەم گروپە بکەم ئاستێکیان ئاستی گشتیە کە ئێمە ئامانج لەم گروپە وەستانەوەیە بۆ ڕزگاری ژنانە ڕزگاری ژنان لە هەڵاواردن هەڵبەت گەشا و قسەیەکی کردوەتی ئێمە مەسەلەی ڕەگەز و ئانە بۆمان مهم نییە چکە ئێمە بەواقع ئێمە دژی هەڵاواردنین و هەدەفەکەش ڕزگاری ژنانە لە ستەمێک لە نابەرابەریە کە بەسەر سەری ژنانەوەیە لە کۆمەڵگەی کوردستان بە تایبەتی وە لە دنیای سەرمایه‌داریە چکە کوردستانیش ئێستا دنیای سەرمایه‌داریە نظامی سەرمایه‌داری دنیا بەڕێوە و کوردستانیش بەشێکە لە نظامی سەرمایه‌داری کە ئەتوانم بڵێم بە شێوە هەرە دواکەوتۆکەی بە شێوە هەرە خراپەکەی
کە لە کوردستان کارەکە چونکە لایەنی کەم کە من دواتر دەتوانم زیاتری شاری پێ بم لە وڵاتانی بەناو پێشکەوتووە ینی ئاڵوگۆڕێک هەیە لە وەزعی ژنانە بەهۆی خەبات و کاری هەڵسوڕانی بزوتنەوەی ژنان و بسوونە یەکسان خوازیەوە بەڵام لە کوردستانە ئەوەی نییە مەسلەی ژنانە ژنان دەرەجە دوون ژنان بێعەقڵن ژنان لە ئاستێکی خوارەوە ڕاگیراون و ئەمە ڕیشەی ئەم جیاکە جیاوازی و جیاکاریە ئەگەڕێتەوە بۆ نظامی سەرمایه‌داری ئەگەڕێتەوە بۆ نظامێک سیستەمێک کە لە کوردستانە کارەکە چونکە من بە تایبەتی لەسەر کوردستان قسەکەم ئەمڕۆ و ئەم گروپی ژنانی و پیاوان یەکسانخوا زیاتر ڕەبتی هەیە بە ژنانێکەوە کە لە کوردستانە ژینیان لە دەرەوەی کوردستاندا ژنانی کورد مەبەسمە کارەکەین ڕیشەی چەسانەوە هەڵاواردنی ژنان ڕیشەکەی لە نظامی سەرمایه‌داریایە و لە کوردستانە بە شێوە هەرە خراپەکەی چونکە لە کوردستان هەر کە هات ئەم دەسەڵاتە هاتۆتە سەرحکم شتێکی نەبووە ناوی سازشکاری بڵێ چاکسازی بێ جوابدانەوە بێ بە ماف و نیازەکانی خەڵک لە ناوبردننی هەڵاواردن بێ نیازێکی نەبووە تا ئێستا 30 ساڵە حکومەکە ئەبینیت هەڵاواردن ڕۆژ بە ڕۆژ بە شێوەی جۆراوجر زیاکە ینی ئەم دەسەڵاتە هەڵاواردن بە شێوەی جۆراوجۆر ڕەگەز دین نەتەوە پەرستی هەمووی زنگ کردوێتەوەوان و خەڵکەکانی لە بەرامبەر یەکە ڕاگردو خۆشیان لە شوێنێکە دەستیان ناوەتە بینە قاقای هەموو سەروەت و ژیانی خەڵکو و هەرچی سەروەت و سامانی ئەم وڵاتە هەیە لەژێر کۆنتترۆل و سەیتەڕێ ئەوانایە و ئینسانەکانیشیان لە نەهامەتیان ڕاگرتو و بە دەرەجە یەکەمی ژنان لەم معادلەیە قوربانی یەکەمن بۆیە سیرەکەی نەهامەتیەکان ڕۆژ بە ڕۆژ لەسەر ژنان زود ڕوو لە زیادبوونە بێحقوقی ڕوو لە زیادبوونە دەرحەق بە ژنان لە موقعێکی زۆر خراپە ڕاگیراون و بۆ ئەوەی ئەم وەزعێتە کۆتایی پێبێ تەبعاً جوابی ئەسلی ئەوەیە کە بۆ ئەوەی کێشەی ژنان ڕێگە حەلی ئەسلی ئەوەیە کە ئەبێ ئەم نظامە ئەم سیستەمە بڕوە یعنی ئەبێ کۆتایی بەم نظام و بەم سیستەمێ کە هەڵاواردن و جیاکاری دروستەکە و ئەمەش بەوە ئەبێ کە ژنان خۆیان یعنی ڕزگاری ژنان لە ڕزگاری کۆمەلگەدایە یعنی کۆمەلگا ئێمە مەسلەی ژن بەس بە ژن نابستینەوە مەسلەی ژن مەسلەی کۆمەلگەیە مەسلەی پیاوانە مەسلەی هەموو ئینسانێکی ئازادی خواز و یەکسان خوازە و بۆ ڕزگاربوون لەبە ئەبێ ژنان مەسلەی خۆیان و بۆ ژنان یعنی چ بۆ گروپێکی وەکو ئێمە یا بۆ ژنان خۆیانە بێ ببەستنەوە بە مەسلەی بزوتنەوەی کرێکاری چکە شۆڕژگەرترین چینی کرێکارە بزوتنەوەی ژنانیش بۆ ئەوەی دنیایەکی ئازاد و مەدەنی و ڕادیکەڵ بەدەستبێنێ ئەبێ بزوتنەوەی خوان و ئەبێ بە بزوتنەوەی ژنان ببەستینەوە بە بزوتنەوەی چینی کرێکار و ئەو ناڕەزایەتیانی کە لە کوردستان ئەگە بە تایبەتی لەسەر کوردستان قسە بکەی بەکوی لە کوردستان بەڕێکەوتوە ئەمە بەشی یەکەمی یعنی لە شێوە لە بارە گشتەکەیەوە ئەمە کاری ئێمە ئەمە پەیامی ئەمە مەسجی ئێمە بۆ ئەمە کارەکەین بەڵام لەبارە لە شێوە تایبەتەکەشیان مەسەلەی چاکسازیە مەسەلەی ریفۆرمە یعنی ئێمە ئەمانەوێ قسە لەسەر ماف و ئازادیەکانی ژنان بکەین یعنی گەر چای بۆ وەزعی ژنان لە کوردستان بگێڕینەوە سێرکە ژنان لە هەموو ماف و ئازادیەک بێبەرین مافی جلوبەرپۆشین مافی زەواج مافی تەلاق مافی سەفەرکردن حتا مافی خۆکاندیدکردن بۆ پەرلەمان یعنی تعینیان کردووە لە 125 کورسیەکان بۆ ژنانە بۆ تعینیەکەن ئەگەر ئازادی و یەکسانی هەیە بۆ تعینیەکەن ژنان باوا بێ فرسەت بۆ ژنانیش کە هەرکەس بە سەدی قەوتوانایی خۆی بێتە پێشەوە خۆی کاندیدکا خەڵک دەنگی بۆ بە مثلەن لە هەموو بوارەکانی ترەوانێ ئێست هەر باری ئەمەش دەسەڵات مەسەلەی فرەژنی هێناوە مەسیری ژنانی بەستۆتەوە بە شریعەتی ئیسلامەوانەیە سازش و سازشکاری لەگەڵ گروپە ئیسلامیەکان و بزوتنەوەی ئیسلامی بۆم لەسەر مەسەلەی ژنان مەسیر چارەسەری کێشەکانی ژنان بە دائیرەی ئەوقاف و بە سڵحی عەشایر یعنی هیچ شتێک بۆ ژنان نەماوەتەوە تا ئەو دەرەجەی تەنانەت
ژنانێکی زۆر کە لە مەیدانی کارابوون زۆری ڕەوانی ماڵ کراوەتەوە فرەسی کار بۆ ژنان نییە حەقدەستی ژنان کەمترە لە کارگەکانە تەحەڕوش بە ژنان ئەکرێ یعنی لە هەر شوێنێکەوە سەیریەکەی بەڕاستی ژن قوربانیە یعنی هیچ شتێ لەو کۆمەلگایە بۆ ژن نەماتۆ سەرباری ئەوەش کوشتن هەیە کوشتنی ناموسی هەیە یعنی کۆمەلگایەک سەرتاپە بە پیاوسالار سیستەمێک کە بەڕێوە سەرتاپا پیاوسالار هەموو حەقێکی ژنانی خستۆتە دەستی فەرهەنگێکی پیاوسالاریەوانێ سەر قەراردان لە دەستی شەریعەت و وەزارەتی ئەو قافایە ئەمە وا لە ئێمە ئەکا کە یەکێ لە کارەکانمان یەکێ لە هەدەفەکانمان مەسەلەی مافە یعنی ئێمە ئەمانەوێ یەکێ لەوەی کە ئیکەین ئەوەیە کە هەوڵ بین لە ڕاستای پەیوەستبوونی بزوتنەوەی ژنان بە مزوتنەوەی متاڵەباتی خەڵکەوانەیە کە بۆ پەیوەست بن بە مزوتنەوەی متاڵەباتی خەڵکەوە کرێکاران خەڵکی ناڕازی قوتابیان کە ئەوانیش بۆ داوا لە مافەکانی خۆیان بێنە مەیدانەوە بەڵام من بۆی زیاتر تەوزیح بم بۆ نمونە ئێستا خەڵکێک ناڕازیە لەسەر مەسەلەی معاشەکانیان نادرێتێ یا ئەگەر معاشەکانیان ئەدرێت حەقدەستیان کەمە معاشیان زیاد بکەن ژنانیش حەقی خۆیانە پەیوەست بن ژنانی کرێکە ژنانێکە لە دائیرەکانە کار ئەەکەن پەیوەست بن بم ناڕەزایەتی متاڵەباتیەوانەیە بەڵام ئەکرێ بەڵام ژنان ئەبێ بە متاڵەباتی خۆیانەوە بێن هەرەوە نییە کرێکەیان بن یان یا فرەسی کاریان بۆ ئەبێت داوای ئەوە بکەن کە حەقدەستی ئەمانیش یەکسان بێ لەگەڵ حەقدەستی پیاوانە ئەبێ لەوە زیاتر چونکە دایک کاری یعنی ژنان کاری تری دایکاتیشیان لەسەرە ئەبێ داوای ئەوە بکەن چ لە دەوڵات چ لە دام و دەستگا لە کۆمپانیا تایبەتیەکان داوای ئەوە بکەن کە شیرینگە هەبێ دایکەکان بتوانن فرسەت بێنن بچن شیری مناڵەکانیان بن داینگە هەبێ کە مناڵەکانیان دابنێکەوەی بۆی توانن کارەکان بکەن من دڵنیام ئەگەر کۆمەلگایەکی ئازاد و یەکسان هەبێت توانایی ژن لە توانایی پیاو کەمتر نییە بەدەر لەوەی کە هەنێ حاڵەتی فیزیکی هەیە بەس ئەوە لە توانایی عقل لە توانایی مێشک کەم ناکاتەوانێت و من دڵنیام ئەگە فرسەتە بێت توانایەکای ژن کەمتر نییە ئەوە تا سەیری کە لە وڵاتانی ئەوروپا کە ژنان بە هەوڵ و کۆششی خۆیان بەڕاپەڕینی خۆیان شتیان بەسەر دەوڵەتا فەرز کردووە مەسەلەن کاری ماڵداری کە دایک ئەیکا لە وڵاتی ئێمەیە و هیچ حرمەتێکی لێ ناگیرێ یعنی کە ژن لە ماڵەوە خەریکی ماڵداری و منداڵ بەخێوکردنە ئەسڵەن بە ئیش سیر ناکرێ مەعلم ئەمە ئیشە دەوڵەت لە دەوڵەتانی کە پیانگە دەوڵەتی پێشکەوتو بیمەی بێکاریان بۆ بڕیو نەتەوانێ ئەسڵەن فرەسیان دروست کردو کە ئەم دایکانە تەواو دابراو نەبن لە کۆمەلگا فرەسی تێکەڵاوبوونیان هەیە وەرکشۆپ هەبێ شوێنی تایبەت هەبێ بڕۆن کە دابراو نەبن لەو ئاڵوگۆڕانی لە کۆمەلگا ڕوئەیە لە باری سیاسیەوە لە باری اقتصادیەوانێ لەم لاوە کاری ماڵداریەکەن مناڵ بەخێوکردنەکەن لەو لاشەوانێ هەنێ فەرز کراوە بەسەر دەسەڵاتە کە بۆ ئەم دایکانە تەواودا نەبڕێن لە ئاڵوگۆڕەکان کە لە کۆمەلگا ڕوئەیە ئاگدار بن دەنگیان هەبێ بڕتوانن بڕۆن دەنگ بن ئینتیخاب بکەن یا خۆیان هەڵبژێرن ئەم شتانە هەیە مەسەلەن لە کوردستانێکە ئەوەی حسابی بۆ ناکرێت کاری ماڵداریە یعنی ئەگەرم کارە بە دەوڵەت خۆی بپرسێتەوە بڵێ بڕۆ تۆ مەسئولەتی جلشتن چێژلێنان مەڵاو بەخێوکردن زۆر لەسەر دەوڵەت دەکەوێت و لەو لاشەوانێ ئەم مەسئولەتە گەورەیە کە ئەمانە جێشێک بۆ مستەقبەلی ئەم دەسەڵاتە پەروەردە ئەکەن بێحرمەتیەکەن یعنی بە ئەهمێت نایگرن کە ئەمە من پێم خۆشە خۆزگە هەرچی ژنانی کوردستان وستا گوێی لە دەنگی من بواە و لە قسەی من وایە و کە بیزانایە ئەو کارە و زۆر مهمە و جێی تەقدیرە و دەسەڵات ئەبێت تەقدیری کات و ئەبێ ئەمە وەکو مافێک سیرکە کە ئەبێ پێویستیەکانیان بۆ دابین بکە بە هەر حاڵ مثلا سیرەکەی لە ئەوروپای ئەم شتانە نەوعەنمان دامەزرێنراوە فەرز کراوە بەسەر دەسەڵاتە بەڵام کوردستان لە کوردستانە ئەمانە هەروە لامسەلایی ئەڕوا و بەعکسەوە تەشیری ژەکرێ و بێحرمەتی وەکو کارێکی ڕۆتینی ژنان سەیرەکرێ مع العلم ئەمە کاری ڕۆتینی ژنان نیەمە کاری ژنان و پیاوانە حتا لە ئەوروپا کە داوای ئیجازەی عمومە ئەکەن دایکاتی اختیار هەیە
ئەکرێ پیاوەکە وەریگری ئەکرێ ژنەکە وەریگرێ 6 مانگە ساڵێکە یعنی مەسەلەن ئەم وەزعانە بە نوعێ کاڵ بۆ تۆ چۆتە پێشەوانێ کە ئەوانەی فەرز کردووە من ئەگەر بێمەوە سەرەکانی خۆم کۆکەمەوانەیە ئەوەی کە باسیەکەم ئەوەیە مافە کە ئێمە کاری ئێمەیە لەسەرەوەی کە پەیوەست بین بە ناڕەزایەتی خەڵکەوە ژنان ئەبێ خۆیان بە بەشێک لەو ناڕەزایەتیە بزانە ناڕەزایەتی کرێکاران خەڵک کە ڕاپەڕیوە کە دژی ئەو سیستەمەیە کە داوای متالباتەکانی خۆیان ئەوانیش بە متالباتی خۆیانەوە بەشێک بنەوە ئەوە تەنها ڕێگەکەیە کەشتی خۆیان فرسکەن و گۆشاوی شارەتی بە مۆزوعێکگا کەوتی ئێمە فەرقمان هەیە لەگەڵ بزوتنەوەکانی ترا بالفعل ئێمە فەرقمان پرسیارێکی تایبەت لە گەشاو کە هەروەها یەکێکیش لە بینەران هەمان پرسیاری کردووە کە لە ئێستادا لە کوردستان کۆمەڵێکی زۆر ڕێکخراوی ژنان هەن بۆچی ئێوە نەتانتوانی پەیوەست بن بە یەکێک لەم ڕێکخراوانەوە یاخود جیاوازی ئێوە لەگەڵ ئەم ڕێکخراوانەی تری ژناندا چییە؟ بەڵێ من ئەگەر ڕێگە بێ من دەتوانم جواب بمەوە پرسیارەکە لە کام بوو ئەس کامێکتان پێتان خۆشە باسە دەست پێ بکات بە کورتی دواتریش گەشەوە ئەگەر تەواوی بکات بەڵێ حتمما وایە لە کوردستان من باسی دەورانی ڕێکخراوی سەربەخۆی ئافرەتان ناکەم چکەوە ڕێکخراوەیەکی سیاسی بوو بزوتنەوەیەکی سیاسی بوو بە ڕێکەوتو ئێمە ئێستا ئەمڕۆ کە قساکەین وە کۆم گروپە هەدەف و ئامانجی ئێمە بە ڕێخستنی بزوتنەوەیەکی سیاسیە ژنان و پیاوان دش بە هەڵاواردن دش بە نابەرابەریە کە دەرحەق بە ژنان نەکرێت بۆ دنیایەکی ئازاد کۆمەلگایەکی ئازاد کە ژنان بە عینوانی هاوڵاتی یەکسان سیر بکرێن ماف و داواکاریەکانیان بەڕسمی بزاندرێ و هەوڵ بین ئەو هەڵاواردنی کە هەیە نمێنێت یعنی ژن بە عینوانی هاوڵاتی یەکسان ئەبێ معاملە بکرێ و ئەبێ مافەکانی حقوق هەمووی بەڕسمی بزاندرێ ئەوە کاری ئێمەیە لە کوردستانە ڕاستە بە دوای ڕێکخراوی سەربەخۆوە نەک خەڵک خۆی بەڵکو هەتا دوای سقوتی سەدام و کە کەوتنی سەدام و هاتنەناوەی هێزی ئەمریکا و بەریتانیا خۆیان هەوڵیان نا سیستەمی ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی بێنن بۆی وەساتەتێک لە بینی دەسەڵات و ناڕازی خەڵک چکە ناڕازی بوو ژنان ناڕازی بوون خەڵک ناڕازی بوون باز لە دەم لە ماف و ئازادی ئەکترا خەڵک دای مافیە کرد وەساتەتێک دروستکەن بارحاڵ ئێستا ئەمەل گوێ بۆتە ئەلگۆی خەڵک هەڵبەت لەلایەکۆ ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی هەیە لەلایەکیشەوە بزوتنەوەی فێمینیستیە بە باڵە جۆرەکانیوانێ ئەمانە تقریبان کاری وەساتە دەکەن یعنی ئەمانە دژی سیستەم نظام نین ئەمانە ستەمکێشی ژنان لە خودی دەسەڵاتەکەیە لە خودی سیستەمەکەیە لە خودی یاسا و قانونەکەیە نابیننەوە ئەڕاستە مەسەلەن هەر ئێستا سەیریکە مەسەلەی فرەژنی چی هێناوێتی مەسەلەی تووتیژی و کوشتنی نامۆسی لە کووە هات ئەمانە هەمووی دەسەڵا خۆی بەرپرسە خۆی ئەو بێحورمەت و بێحیسێتی کە بەرامبەر بە ژنانەکرێ بە قانونی ئەحواڵ بە ڕسمەتی پێیاوە لەبەرەوە ئەمان ڕاستە من ناڵێم من ڕەفزی ناکەم من ڕەدی ناکەمەوانێ وجودی ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی چکە زیاتر کاری سێرڤزەکەن یعنی خزمەت گوزاریەکەن یا ڕێکخراوەکانی ژنان فێمینیستەکان کە باز لەواکەن کە ستەمکێشی هەیە لەسەر ژنان یا ئەو ڕێکخراوانی کە لە پاڵ دەسەڵات خۆیانان ئەوانە هەمووی هەیە لە کوردستانە هەیە بەڵام ئەمانە کاری ئەمانە دش بە نظام و سیستەمەکە نیە بەڵکو زیاتر وەساتەتگەریە کە لە بینی ناڕەزایەتەکانی خەڵکو و دەسەڵاتە و بۆ بەدەستێنانی هەنێ چاکسازی بچووک هەنێ ریفۆرمی بچووک ئەمە جواب بە کێشەی ژنان نایەتەوە ها لەو کات لەکەیەوە هاوارەکرێ لەسەر کوشتنی نامۆسی بەڵام کوشتنی نامۆسی هەر زیای کردووە تونگوتیژی زیای کردووە قانونی فرەژنی لەبەرەوە فەرقی ئەمە بە دوای بزوتنەوەیەکی سیاسی یەکسانخوازی ژنان و پیاوانەوەین و وەکو وتم ئەمە مەسەلەی کۆمەلگەیە مەسەلەی بەس ئێمە نییە بەتەنیا و ئەبێ هەمومان مشارەک بین لەما وتم ئەمە کاری ئەمە گروپی هەڵسوڕاوەکانە و ئەو ڕێکخراوانە من ئەمڕۆ نەهاتوون یعنی لە بەرامبەر ئەوانە بۆستمەوە بەڵام من نەزانم ئەوان ناتوانن جوابگۆ بن بەو ئاڵوگۆریە ڕیشەی و بنچینەی کە ئێمە باسیەکەین ئەوەی ئێمە باسیەکەین بزوتنەوەی سیاسی ژنانە و هاوکات لەگەڵ بزوتنەوەی ناڕەزایی و کرێکاری خەڵکی کوردستان بەڵێ
ئەگەر گەشاویش بۆ چوونی خۆی بدات کە جیاوازی ئەم گروپە لەگەڵ باقی ڕێکخراوەکانی تری ژنان کە لە کوردستاندا هەن چییە؟ بەڵێ من ڕاستەکەی من احترامم بۆ هەموو ئەو ڕێکخرا و بزوتنەوە ژنانە هەن کە لە کوردستان لە هەر جێگایەکی دنیا دروست بوون. من بڕای تەواوەتیم بەوە هەیە لە هەر شوێنێکی دنیا اعتراض بە دژی نظامی سەرمایەداری هەبێ ئەتوانین پاڵپشتی لێ بکەین. بەڵام پرسیارەکە لەوایە کە ئەم ڕێکخراوانە و ئەم بزوتنەوانە و ئەم دام و دەستگایانی ئەم یاخود ئەم گروپانی کە دروست بووە چی مانێکە ئەیکەن؟ ئایا هەدەف لەوەیە کە مەسەن هەدەف لەوەیە کە بیانەوێ مافەکانی ژنان بەدەست بێنن خۆیان یاخۆ بیانە مەسەلەن کردویانە بە دوکانی کە بۆ خۆیان داناوە کەسابەتی پێەکەن و چوزانم خۆیانی پێ گەورە و قەبە ئەەکەن. بۆیە تەنها جیاوازەکە ئێمە لەگەڵ ئەوانە ئەتوانم بڵێم جیاوازەیەکی زۆرمان هەیە. جیاوازەکە ئێمە ئەوەیە ئێمە ئامانجی ئەوەمان هەیە. ئەم گروپە ئامانجی ڕئیسیمانەوەیە کە گۆڕینی سیستەمی دژە ژنە، گۆڕینی سیستەمی دژە ئینسانەکانە. هەر بۆیە ئێمە هاتوین بە ژنەوە پیاوەوە ئەڵین ئەم گروپە دروستمان کردووە بە هەم ئاهەنگی ئێمە خۆمان لە پیاوان گیان ناکەینەوە. ئێمە ژنان ناچین بۆ خۆمان دانیشین دوکانی دروستکەین بڵێن ئەمە مافەکانیش نەمەدەستین. ئەمە زۆر پێچەوانی حەق و حقوقی ژنانە، ئەمە ئەسن دژی حەق و حقوقی ژنانە. ئێمە ئەمانەوێت ئەم سیستەم و دام و دەستگایانی کە ئێستا لەسەر حکومەت کە ئێستا ژنی تیاکوژرێت کە ئێستا زۆر بە ئاشکر لە هەموو جێگەیەکی لە هەموو دەستگایەکی خۆیانەوە بانگەواز بۆشن کوشتنەکەن ئەمانە. ئێمە ئەمانەوە بگۆڕین، ئێمە ئەمانەیە قانونەکانی حوالی شخصی عێراقی بگۆڕین کە ئەوەی تیای دەکەڵێ ژن دەرەجە دووە، ژن نازانم لە محکەمە ژنێک لە بەرامبەر دوو پیاوە حسابی لەسەر کرێ، ژن ئەگەر بۆ نمونە لە کوردستان ئەگە ژنێک بە زەواج ئەگە ژنێک زەواج نەکات بەڕسمی ئەگەر ڕەفیقی هەبێت ئەوە کوژراوە یاخود نازانە بەرحاڵ تان و تەرەوس و ناوی سوک و ئەمانەیە خەنەپاڵ. دوایەوە تەداخولکردنی ژن لە دەسەڵات لە کۆمەلگایە. ئێستا بەڕاستی لە کوردستانە ژنان دەسەڵاتیان زۆر کەم هەیە. ئەوانەی کە هاتوون لەوانەیە بە جوهدی خۆیان هاتە بێتن. نیزام دام و دەستگای کە ئێستا لە کوردستانە هەیە یەک زەڕە مافی بۆ ژناندانە ناوە. بە بڕای من داشی نانێدا و چکە خودی نظامەکە خودی ئەوەی کە ئێستا لە کوردستانە دەسەڵاتی هەیە خودی توزانم دام و دەستگا و پەرلەمان و هەموو شتێکیان دژە ژن ئەمانە. بۆیە بە بڕای من ناتوان ئەوانەوە بکەن. لەوانەیە توزانم هەنێژن لە پەرلەمانە هەن بە جوودی خوانەوەیان کردبێ. ئەمە بێجگەلەوەشی کە هێشتا زەبرزۆری بەڕاستی سێکسیان لەسەر ئەمانە ئەنی خوان ئەتوانن لە زمانی خوان و قسانە زۆرەکەن. دواتر فرەژنی لە چەند ڕۆژی ڕابردووە هەموو دام و دەست هەموو کەناڵەکانی ڕاگرتووە کە فرەژنی ئێستا بەڕاستی لە شریعەتی ئیسلام هینی هەیە ڕسمیەتی هەیە بەڵام لە قانونی عێراقیشان ڕسمیەت هەیە چونکە قانونی عێراقی قانونی ئەوانەی کە قانونێکە لە کوردستانە لەسەر ئەساسی شریعەتی ئیسلام بەڕێوە ئەچێت. لە شریعەتی ئیسلامی شاپیا بۆ هەیە 4 ژن بێنێت 4 حەڵاڵەوەی بهێنێ حتمما شەرت و شروتی بۆ داناوە بەخێوی کات بەڕاستی لەم کاتێک کە ئێستا لە کوردستان هۆی کوردستان توشی دەسەڵات توشی قەیرانێکی سیاسی و اقتصادی بۆ ئێستا ئەگەر کەسێک خۆی سەر بە دەوڵەت نەبێت ئەگەر کەسێک گیرفانی لە دەوڵەتە پڕ نەکات کەسێک خۆی لەسەر گیانی خەڵکی تر نەژی بە چێتوانین چواژن بەخێوکە آخر بە حسابی خۆیان چواژن ئەگەر بۆت بەخێوە کرێ بچۆ بیهێنە دەرگا ئاواڵەیە بۆت بە بڕای من ئێستا لەم کاتی حەساری اقتصادی لەسەر کوردستان لەسەر دنیا هەیە تەنها ئینسان ناتوانێت لانی کەم نانی ڕۆژ بۆ منداڵەکانی خۆی پێیاکە ئەم لەم لاوە جەنابی چواژن هەیە لە ماڵێکە بەیەک و دایەنێت شەرعێتیش پێ ئايات ڕسمی خۆشی بڵاوکاتەوە لە ناو مجتەمع ئەگەر ژنێک زۆر ئەگەر ژنە بە ئازادانە بچێت زەواج ڕەفیقی خۆی هەبێت 1000 تان و تەشەرەی لێ ئەهێن ئێمە دژی ئەو شتانین ئێمە لەوان خۆمان لە ڕێکخراوەکانی کە جیاکەینەوە بۆ ئێوە نەڵێم ئەو ڕێکخراوانەیەکان بەڕاستی ڕێکخراوێکی تەنها ڕەمزین ڕێکخراوێکن بۆ چزانم لەوانەیە لە بێتاقەتیا بچن ئەوە بکەن ڕێکخراوەکن کە هیچ هەدەف و ئامانجێکیان بۆ ژانی کوردستان نییە هەدەفی ئێمە تەنها جاکردنەوەکەمان ئێمە دژی سیستەمی ئەم وڵاتین ئەمانە سیستەمە بگۆڕ ئەمانە قانونەکان ئەمانە دام و دەستگا و دەوڵەت و پەرلەمانەکەی بگۆڕێت دەمە چونکە لە ئەساسەوە دژە ژنە ئەمە لە ئەساسەوە دژە ئینسانن دەسەوری کە لە کوردستانە هیچ ڕۆژێکنێکمان لە کوشتنی ژنێک نەبێت ئەخ بەڕاستی ئەگەر دەوڵەت هەیە ئەگەر قانون هەیە چۆن ڕێگە بە کوشتنی ژن ئەگریت ئەمە ئەگەر ژنێک ئەگەر پیاوی ژنەکەی
بکوژ یاخود خوش یاخود ئاخود کچەکەی بکوژێت زۆر شانازیە بۆی شەرەفی خۆی بەدەستهێناوە ئەو کە پێی وایە شەرەفی ئەو شەرەفی عایلەکەی کچەکەیەتی ئەگەر کچەکەی ماچێکی کوڕێکی گەرە کچەکەی دەستی دراوسەکەیانی کچەکەی لە مەکتەب تو زانم لەگەڵ ڕفیقەکە چوە دەر ئەمە شەرەفی شکاوە ئیتر ئەمە هەمووی لەم وڵاتەیە ڕۆژانە داغان خەڵکی داغان کردووە ئەم کوردستانە بەڕاستی خوێنی لێ ئەتکرد خوێنی لێ ئەچۆڕێ لەسەر گوشتنی ژنان بۆیە ئێمە بەڕاستی لە ئەو پەڕی لە خۆبردننی خۆمان و هاتین ئەم گروپ هەمان دروستکردووە ئێمە خۆیان بە خاوەنی ئەوە ئەزان ئێمە خاوەنی ئەمانەوێت ئەم لە کوردستان سیستەمەکە بگۆڕین بیکەن بە سیستەمێکی سۆسیالیستی بەخێری سۆسیالیزم ژن ناچێت کاتکەمە و منیش پرسیارم زۆر ماوە بەڵام لێرەدا بۆ دووەم جارە ئەم پرسیارە ئەکرێگەر لە سەوسەنی بکەم کە بۆچی ناوتان ناو گروپ بۆچی بۆ منە ڕێکخراو نەبوو یاخود ناوکی ترو نەبوو بەچی مانای گروپ ئێمە هەدەفمەندانە ناومان چکە ئەمە گروپی کۆمەڵێ لە هەڵسوڕاوانن بەڵام ئیرادیشی نییە ئەگەر دوای ئەوەی کاری جددی کرا و ئێمە توانیمان هەم دەور و نەخشێکی باشمان هەبێ لە ناو هەم دەور و نەخشێکی باشمان هەبێ لە دەرۆچکەم نوویستم خاڵی ئیزافە بکەم کاری ئەم گروپە هەرەوە نییە ڕوبە ژنان لە ناوەوە طبعاً ڕوبە ژنان کۆمیونیتی کوردیش یا ژنان کورد لە دەریشەوە کارەکەین ئێمە چونکە ئۆتۆماتیکی ئەو شتێک کە لە کوردستانە ڕوئەیە ئەو وەزعیەتەی کە یەخەی بە ژنانی کوردستان گرت و هەرچ هەڵاواردنێک کە ڕوئەیە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر وەزعی ژنانیش هەیە لە دەرەوە لە وڵاتانی ئەوروپا وڵاتانی ژنانی پەنابەر یا ژنانێک کە پێوترێ کۆمیونیتی کوردی کە لە دەرەوە ئەژین ئێمە ئەمانەوێ هەم بتوانین جواب بە کێشەی ژنان لە دەرەوە هەم کێشەی ژنان لە ناوە ئێمە سەرەتا ویسمان هەر گروپ بین زیاتر گروپی هەڵسوڕاوان بین و دەرگاش کراوەیە بۆ هەر کەسێک کە خۆی لە ڕاستای ئەو ڕاگەیانەی کە بڵاومان کردووەتەوانێ پەیامەکەی زۆر ڕۆشنە و ئامانجەکانی ئێمەش زۆر ڕۆشنە کە خۆم ئیشارەم پێەیە هەر کەس خۆی لەو ڕاستای ئەتوانێت پەیوەند بێ پێمەوە ئێمە لە ئێستایەکە گروپێکی مەحدودین بۆیە هەرناوی گروپمان لێنا و دوای ئەوەی کار و هەڵسوورانێک ئیرادی نییە ئەم گروپە تەحول کا بۆ ڕێکخراو و ئەو کاتە ڕێکخراویش چونکە ڕێکخراو نەوعێکی تر لە شێوازی کارکردن و بەرنامە و بەرنامەسازی ئەوێ و ئاینامەی ئەوێ بەڵام ئێمە بۆی دەستمان ئاوەڵا بێ و بتوانین باش بجوڵێنەوە کار بکەینەوە دەرگاش بکەینەوانێ بۆ کەسانێکی هەڵسوڕاو کە ئەم پەیامەی ئێمەی پێ باشە هاوکار بێ لەگەڵمانە و کاری جددی بکەین و ئەو کاتە لەوانەیە نەتیجەتەن کۆتایی بێ بەڕێکخراو لەوانەیە نەتیجەتەن ئێمە بتوانین لە بزوتنەوەکانە بەشدار بین یا ژنان خۆیان چکە ئێمە زیاتر ڕوومان لەوەیە کە ژنان بێنە پێشەوە یعنی ئێستا اعتراضێک بەڕێکەوتووە ئەگەر ژنان بەشدار نەبن لەو اعتراضە سبێنێ هەچ ئاڵوگۆڕێک ڕووبە جارێکی تر ژنان ئەچنەوە دواوە ئێمە ئەمانەوە ژنان ئەوە تێبگەن کە کێشەی ئەوان کێشەی خەڵکە کێشەی کرێکارە کێشەی بزوتنەوەیەکە ناڕازات با بڵێن ناڕزایەتە کە لە کوردستان بەڕێکەوتووە و ئەوانیش ئەبێ بێن بەشێک من لەو ناڕزایەتە بە مەتالیب و داواکاریەکانی خۆیانەوانەیە و هەر کاتێ ئەمە توێ ئێمە هەوڵێن لە ڕێگەی قسە و باسمانەوە لە ڕێگەی سمینارگرتنەوانێ لە ڕێگەی بە هەر شێوێک پێمان گرێت لە ڕێگەی پەیجەوانەیە لە ڕێگەی چاتی لایفەوانێ ئێمە قسە و باسی خۆمان پەیامی خۆمان و هەوڵ بین زیاتر لە ئازار و ئەشکەنجەکانی ژنانەوە قسە بکەین و پەنجە بخەینە سەر ئەو شتانی کرێگری بۆ ژنان دروست کردەوە کە ناهێڵێ سەر بەرزکەنەوە کە ناهێڵێن دەور و نەخشیانە بێ لە بواری سیاسی ئابووری کۆمەڵایەتیە و ئەم دەور و نەخشەی ژنان کە وەک ئینسان وەک هاوڵاتیە کە دەوریان هەبێ لەو ڕاستای ئێمە کار بکەین ئەو کاتە کاتێک کە تۆزێک کارەکانمان چوێ پێشە و سەر و سەودای کارەکانمان دیار بوو حتمما ئەکرێ ڕێکخراویش دروستکەین بەڵام لە ئێستایانە بەڵێ میوتی ببورن کات کەم ماوە و پرسیاریش زۆر ماوە ئەگەر بێمە سەر دو پرسیارەکان و پێش ئەوەی کۆتا پرسیاری بینەران بێنمە پێشەوە بەڵام
بپرسم لە گەشاو کە شێوەی کارکردنی ئێوە چۆنە بۆ منە هەوڵەدەن لە ڕێی پەرلەمانەوە یاساکان بگۆڕێت یاخود چ ڕێگەیەکی تر ئەگرنە بەر بۆ ئەوەی کە کار و چالاکیەکان تەنبەرنە پێشەوە تا گەیشتن بەو ئامانجانی کە باستان کردووە. بەڵێ ئێمە تەبن هەل لە ڕێگەی ئامانجەکانمانەوە ئەتوانم بڵێم کە بتوانین کارەکانی خۆشمان دەست بەکارین بۆ خۆمان بۆ نمونە ئێستا ڕاستەکە ئێمە زیاتر نەک بڵێن کار لەسەر کوردستانەکەین زیاد کارکردنمان لە دەرەوەی وڵاتیش هەیە بەڵام حتمما من باسیەوەم کرد کە ئێمە وەکو گروپێکین کە ئەمە گروپە ئەمانەوەی سیستەمی ئەم سیستەمە بگۆڕن سیستەمی کە دژی ژنە حتمما ئەمانە ڕێگەی پەرلەمانیشەوە بکەین بەڵام بۆ سیفەتەی کە ئێستا بۆ نمونە کە سەوسەن باسیەوەی کرد ئێمە کەسە ڕاستەکەی گروپین بەڕاستی بڵم ئێمە کەمێک بچووکین تازە کە دروست بووین ئێمە گروپێکین ڕاستەکەینە مەسەن نەڕێکخراوێکی سیاسی نە حیزبێکی سیاسی ئەمە تەنها گروپین و مەسەن ئەندامگیری ناکەین ئێمە هەڵسوڕاوانمان هەیە هەچ کەسێک ئازادە بێ لەم گروپی ئێمە کارکە حتمما زیادبوونی ئێمە زیادبوونی هەڵسوڕاوانی ئێمە زیادبوونی ئینسانەکە ژن و پیاوی ژنان و پیاوانی یەکسانی خواست بەو سیستەمەی کە ئێستا لە کوردستانە هەیە حتمما بە دەرەجاتێکە زیاد بێمەتوان زیاتر کار لەسەر سیستەمی پەرلەمانیش بکەین حتا ئێمە ئەمانە قسەکان بچێتە پەرلەمانەوە قسەکان بچێتە سیستەمی دەوڵەت و حتمما ئێمە ئەمانەوەی کار بۆ ئەوە بکەین لە ڕووی سیمیناراتەوە توزانام لە ڕووی لایفەوە لە ڕووی ئەوەی کە بچۆن سەردانی وڵاتەکانی تر بکەین لەوەی کە بێن بۆ کوردستان لەوێ سیمینارات بکەین لەوەی کە بتوانین خەڵکی تر ئەو کەسانەی کە ئیتر ئەیانەوەی کارکن لەگەڵمانە بێن کارکن لەگەڵمانە بۆیە بە هەج وەسیلەی کە بمانەوێ بڵێ ئەمانەوێ دێمە لە پەرلەمانی شاکار بۆ ئەوە بکەین بە دژی پەرلەمانی ژەمە کارەکەین چکە من لە بداەتە باسیەوە مگر کە پەرلەمان لە پەرلەمان ئەم قەرارانە دەرەچێت لە دژی ژنە پەرلەمان ئەمە کار و کردەوە و دەستور و یاسا و قسە و باسەکانی ناو پەرلەمانە کە ئێستا وەزیژان ئاوای هاتووە بۆیە بە هەچ وەسیلێ بمانێمە کار بکەین ڕاستەکەی کارەکەین و گوتم کە تا ئەگەین بەوەی کە پێم وایە کە سۆسیال بگەین بە سۆسیالیزم چکە سۆسیالیزمات تەنها ڕێگا چارەیە بۆ ڕزگاری ژنان. ئەکرێ من ملاحەزەیەک بەم لەسەر ئەم قسەیە من چکە تێنەگەیشتم کار لەگەڵ پەرلەمان مەبەست چییە پەرلەمانی کوردستان یا پەرلەمانی پەرلەمانی کوردستان هەڵ بدەن لەوێ یاساکان بگۆڕن پەرلەمانی کوردستان خۆی سەرچاوی ئەو بێ نەهامەتی هینە هەڵاوەرنەیە کە بەسەر ژنانە سەپێنراوە یعنی کە پەرلەمان چییە پەرلەمان دەسەڵاتە خۆی دەسەڵاتە بەڵام لە دەرەوە ئیرادی نییە ئێمە کە کار بکەین بۆ ژنان لە ناوە هەڵبەت ئەبێ کاری نێودەوڵەتەوەی بکەین ئەبێ کاری فشارهێنان بکەین لەوانەیە مۆزوعەکان وەخت پێشتریش کردومانە کاتێ گروپی ژیان هەبوو ئێمە زۆربەی ئەو کەمپینانی ئەوان کە بە دڵمان بوو کاری زۆر چاکیانە کرد ئێمان برمان بردە پەرلەمانی ئێرەوە بۆی پشتیوانی بۆ دروستکەین یعنی شێوەی کارکردنەکە بۆ ناو دەرەوە فەرقەکە بەڵام پەرلەمانی ناوە هەرکو گەشاوتی خۆیان بەشێکن لەو فەزایی کە بۆ سەرسەری ژنان بەڕێکخراوە یعنی من هیچ ژنێکم لە پەرلەمانە نەبینی جەسوورانە هەستێ بڵێ ئاوا ئەکرێ بژنان ئەوە ئەرکی ئێمە و دو حتا ئەگەر بزانێ ناکرێت پۆستەکەی بەجێ بێڵێ و بڕاتە دەرەوە بەجێ بێڵێ من شتیوان نەبینیەوە وی هیچ ژنێکم نەبینیەوە لەو ژنانی کە لە ناو پەرلەمانە کارەکەن بە نەتیجەی کار و هەڵسوڕانی بۆ ژنان دەنگی پێدرابێ چوو بێتە سەرەوە و لەوێش جەسوورانە یەخەی دەسەڵاتی گرپێ و بتبێتی ئەبێ ئەم شتانە بکەین لە ڕاستای جوابانەوە بە کێشەکانی ژنان لەبەرەوە ئێمە تەوهومێکمان نییە مەسەلەی پەرلەمانی کوردستان خۆیان بەشێکن لە فەزاکە بەڵام ئێمە ئیمانمان بەوە هەیە کە بزوتنەوەی ژنان خۆیان دەستگیر و یەخەبن لەگەڵ دەسەڵاتە و داوای ئەوە بکەن کە ماف و ئازادەکانیان بەڕسمی بزانن و ئاڵوگۆڕی گەورە بێنن چکە ئێمە باسی ماف و چاکسازیمان کرد ئێمە وتمان فشاری خوارەوە ضرورە چونکە هەر بەوە لە ئەوروپا شەروا بووە لە ئەوروپاش چۆن بەعزێ شستە پیۆ بەسەر دەوڵە بە بزوتنەوەی خەڵک بە فشاری خەڵک چۆکی بەدەسەڵاتدایەوە بە ڕسمیەتی زانیوە ئەنواعی مەسەلەن ئێستا لە باری قانونیەوە لە ئەوروپا ژنان و پیاوان یەکسانن بەڵام ئەگەر لە هەنێ شوێنە ئەزانین فەرق و فروقەیە لە حەق دەستا لە بەعزێ لە اختیاری ئیشێک بۆ ژن و بۆ پیاو هەیە بەڵام قانونیە ژن و پیاو یەکسانن حتا دەوڵەت خۆی بەرپرسە لەوەی کە
مەسئولە لە سەلامەتی ژنان ئەنواعی دام و دەستگای کردوێتوانێت کە جواب بە تونگوتیژی باتەوە جا بە کوشتنی ناموسی باتەوانێ مەسەلەن یاسا و قانونی داناوە فرەژنی ممنوعە زەواجی بە زۆر ممنوعە خەتەنە ممنوعە ئەمانە هەمووی جەریمەن هەمووی جەریمە تونگوتیژی ممنوعە جەریمەی لەسەر ئەمانە هەمووی کە ئێمە لە دەریشۆ لەم ڕاستای ئەمانە ئیشمان کردووە هەوڵمان ناوە مەسەلەن ئێستاش کێشەی گەورن مەسلەی زەواجی بە زۆر ئێستا لە ئەوروپا لە بەریتانیا زەواج وەتە ئەمری 18 ساڵ بۆچی کردیان بە 18 ساڵ لەبەر ئێزانن لە کۆمیونیتیە جۆراجۆرەکان بە تایبەتی و کۆمیونیتیانی کە ئیسلامی کچەکانیان لە ئەمریکی زۆر زوو ئەیەن بەشوو بۆ ئەوەی کۆنتترۆلیان کەن بۆ ئەوەی هەموو ئازادەکانیان بمرێنن لەبەرەوە کردیان بە ئەمری 18 ساڵ تا 18 ساڵ بۆیان نیەکەج بن بەشوو لەبەرەوە ئەمە نەتیجەی چییە نەتیجەی کاتی بەرنامەکانمان زۆر کەمماوە کۆمەڵە سەرنجی زۆریش لە بینەرانەوە هاتۆ بەداخۆ ناتوانین ئەوانە تاوتێ بکەین هیوادارم هەڵسوڕاوانی ئەم گروپە خۆیان دەرفەت بدۆزنەوە وەڵامی ئەو سەرنج و پرسیارانە بدەنەوە کە هاتووە ئەگەر گەشاو لە ماوەی 30 سانیەدا قسەیەک ما بێت لە پەیوەند بە دامەزراندنی ئەم گروپەوە بە گرنگی بزانێ ئاماژەی پێبدا فەرموو بە کورتی من بانگەوازی هەموو ژنان و پیاوانی یەکسانی خواز دەکەم هەموو ئینسانانەی کە دڵیان بۆ ئازادی ئینسانەکان لە بێن پێیوەزن بەم گروپەوە گروپی ژنان و پیاوانی یەکسانی خواز هەڵسوڕاوانی بزوتنەوەی یەکسانی خوازی ژنانن هەڵسوڕاوانێکن کە بەڕاستی جەسوورانە هاتوونەتە مەدان ئێمە هاتوین گۆڕێنی نظام ئێمە هاتوین بۆ گۆڕێنی ئەم سیستەمەی کە ئێستا لە کوردستانە هەیە سیستەمی دژەژن سیستەمی دژە ئینسانەکان زۆر سپاس زۆر سپاس بۆ هەرێک لە ئێوە سەوسەن سەلیم و گەشا و ڕەحیم لە دامەزێنەرانی گروپی ژنان و پیاوانی یەکسانی خواست و زۆر سپاس بۆ بینەرانی ئازیز و ئەو بەشداریەتان کە لە کۆمنتەکانە هاتبوو بەداخۆ نەمانتوانی هەمویان تاوتێ بکەین زۆر سپاس بۆ بەشداری ئێوە ئازیزان هەر لێرەدا دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا شەمەی ئایندا کاتێکی خۆش بۆ هەموو لایەک بۆ هەر شاد و سەرکەوتوو بن.